هەرچەندە ژیان تەنگی پێ هەڵچنیوە، بەڵام ئەو لە چاوی کامێرەکەیەوە بە دوای سەرەداوەکانی چیرۆکە تراژیدیەکانی ژنانەوەیە. ماریا ئەحمەد دوای 4 پێشەنگای فۆتۆگرافی هاوبەش دەیەوێت لە پێشەنگایەکی تایبەتدا بەشێکی تری چیرۆکەکانی ژنان بە خەڵک بناسێنێت. زۆر خۆشحاڵم کە ئەو پێشەنگایە لە 2 مانگی 3 و 3 مانگی 3 لە سەعات 4 تا سەعات 7 لە وێست برۆمج لە هۆڵی وورفا کە لەوێ پێشەنگاکە ئەکرێتەوە. زۆر خۆشحاڵە بین کە ئامادەبوونتان ئەبێتە مای شانازی بۆ ئێمە، ئەبێتە مای پشتگیری و سەربەرزی بۆ ئێمە. وێنەکانی ماریا بەتەنیا وێنەیەکی فۆتۆگرافی وێنەی نەجوڵاو نییە، بەڵکو وێنەگەلێکن پڕن لە وزە و جوڵە و زۆرش بزێون. وێنەکانی بەتەنیا وێنەیەک نییە داماڵراو بن لە ماناکانی فەلسەفی و ڕەهەندەکانی تابلۆیەکی شێوەکاری، بەڵکو پڕن لە ئایدیا و ئاشکراکردنی ئازارەکانی مرۆڤ بەگشتی و ئازارەکانی ژنان بە تایبەتی. 4 پێشەنگای هاوبەشم کردوێتەوە لە 2015ەوە هەر خەریکی ئەم پێشەنگایانم، بەڵام ئێستاکە ئەو پێشەنگایی کە ئەیکەمەوە تایبەتە بەخۆمەوە، تایبەتە بەو کارانەی کە من ئەیبیستم و ئەیبینم لە بەرچاوی خۆم کە زۆر کار ڕوو ئەدات. من حەزەکەم وەکو وێنەیەک پیشانی کۆمەلگای بدەم کە ئەم کارانە چ تەئسیراتێکی بەسەر ئێمەی ئافرەتەوە هەیە. هەر فۆتۆیەکی لە ناوەخندا چیرۆکێکی سرنجڕاکێش نیشان دەدات. ماریا دەیەوێت لە ڕێگەی تابلۆکانیەوە ئازار و ژان و ژیان و ئازادی ژنی کوردمان لە کۆمەڵگای کوردیدا پێپیشان بات. شێوازی ئەو کارانەی من کە ئەیکەم تایبەتمەندیەکی خۆی هەیە و کە تایبەتە بەس بەخۆمەوە. لە پشتی هەر وێنەیەکەوە چیرۆکێک هەیە، ئەو چیرۆکەش ئەکسەریەتی دڵتەزێنە بەداخەوە، ئەکسەر زیاتر کە ئەتەزێنێ. من خۆم وەکو ئافرەتێک زۆر پێی بەداخم کە ئەو ڕووداوانە ڕوو ئەدات. بەڵام چیرۆکەکە هەر کەسێ وەکو باسی ئەەکەم کە ئەو پێشەنگایە تۆ ئەو وێنانە ئەبینیت، خۆت چیرۆکەکە لە ناو وێنەکانە ئەبینیت، خۆتی تیا ئەدۆزیتەوە. هەر یەکێ لە ئافرەتێک کە ئەچێت تەمەشای ئەو وێنانە ئەکات بە دڵنیاییەوە دڵنیاتانەکەمەوە کە خۆی لەو وێنەیە ئەدۆزێتەوە. چیرۆکەکەم بە وێنە، من چیرۆکی کەسایەتیەکانەکەم بە وێنە، من ئەیکەم پیشانی خەڵکی ئەدەم، ئەوانەی کە شاراوەتەوە، ئەو چیرۆکانەی کە داخراون، ئەو چیرۆکانەی کە نایەڵن سەر هەڵداتەوە، بەڵام من ئەیگەیەنم. من وەکو وێنەیەک وەکو فۆتۆگرافەرێک وێنەی ئەگرم و بە شێوازێکی تایبەت بە مۆدیلی تایبەت ئەیگەێنم بە کۆمەلگاکە. یەکێک لەو فۆتۆیانەی کەوا من ئێستاکە کە گرتوومە و ئامادەیە بۆ ئەم پێشەنگایە ئافرەتێک بوو، ئافرەتێک کە لە ماڵەوە بەداخەوە کە پیاوەکەی ئەڕۆیشتە دەرەوە دەرگای لەسەردا ئەخست. بەڵام من هەستان بە شێوازیشی زۆر بە نەرمونیان لەگەڵی گفتوگۆم کرد. من لەسەر ئەو شێوازی گفتوگۆیی ئەو ژنە من مۆدێلێک کچە مۆدێلێکم هێنا و پەنجەرەکەم بۆ دروست کرد و شوێنەکەم بۆ دابین کرد و لەو دیوی پەنجەرەکەەوە من گفتوگۆم لەگەڵا کرد و وێنەیەم گرت. ئەوە یەکێک لە نمونونەکان کەوا من فۆتۆم گرتووە و لەم پێشەنگایە ئامادەیە. وەڵاهی زۆرن ئەوانەی کە من بە چیرۆک بیستویانمە، ئەوەی کەوا وتم کەوا بەند کراون، ئەوەی کەوا بە زۆر لە ماڵەوە بەند دەکرێن و هاتوچۆ و دەرەوەیان نییە، ئەوانەی کەوا لە ژێر تەعزیبەکانان، ئەوانەی کەوا لە سجنەکانان، ئەوانەی کەوا یعنی ئیتر زۆرن کەوا وەکو چیرۆکێک. بەڵام ئەو وێنانەی کە خۆشم گرتومە یعنی باوەڕ ناکەم خۆیەدا لە 300 بۆ 400، بەس ئیتر شەرت نییە هەر هەمووشی ئەو چیرۆکە تایبەتمەندانە بێ. من وێنەی مناڵیشم گرتووە، مناڵی هەیە کەم ئەو مناڵانە زۆر داما و کڵۆڵ و بەس زمانن، یعنی لە ژیانێکی زۆر ڕەزالەتە ئەژێن. لەبەر ئەو کارە ساتە من وێنەی ئەو مناڵانم گرتووە، یعنی ئیتر ئەوە کارەکانی منە. من زۆر خۆم دڵخۆشم کە ئەو پەیامە ئەگەیەنم. هونەرمەند ماریا ئەحمەد لە شاری کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی هەر لەو شارە تەواو کردووە. لە ساڵی 1991 بەشداری لە فیلمی قەرەزدا کردووە. خاوەنی خێزانێکی خنجیلەیە. لە ساڵی 1996 وڵاتی بەجێهێشتووە و لە ساڵی 2000 لە وڵاتی بەریتانیا نیشتەجێ بووە. بەشداری دەیان کۆڕ و چالاکی هونەری و ڕۆشنبیری کردووە.
بۆ ماوەی چەندین ساڵ وەکو خۆبەخش کاری کردووە، یارمەتی پەنابەرانی داوە. شارەزایەکی باشی هەیە لە زمانی کوردی و عارەبی و فارسی و ئەفغانی و ئینگلیزی. خاوەنی بڕوانامەی دیبلۆمە لە فۆتۆگرافی.